باری سەرتیپی هێرشبەری لاوی پێشمەرگەی هەولێر بە باشترین یاریزانی مانجی ئۆکتۆبەری خولی نایابی کوردستان دەستنیشان کرا و خەڵاتی مانگانەی کوردستان 24 بۆ باشترینەکان بردەوە. پێش یاریەکەیان بەرامبەر زێرەفانی بارز لەلایەن سەمیر بابۆی ڕاهێنەریەوە خەڵاتەکەی پێشکەش کرا کە مانجی ڕابردوو ئەو هێرشبەرە 22 ساڵانە 3 گۆڵی کرد و بە گۆڵەکانی 6 خاڵی بۆ پێشمەرگەی هەولێر بەدەستهێنا. دەبتە دافعچی لە بۆ من و لە بۆ یارزانەکانی دیشی ناو فەریق خۆمان و فەریقەکانی دیش ئەکید یەکەم جار بۆ بابم ئەوجە بۆ برای خۆم ئەوجە بۆ هەموو یاریزانەکانی یانەی پێشمەرگە ئەکید لە بۆ مدەریبەکانیش کاپتن سەمیر و کەیفی ئەبوو بەکر. هەرمان ساڵحی ڕاهێنەری دهۆچیش بە باشترین ڕاهێنەری مانجی ڕابردووی خولی نایاب دەستنیشان کراو. ئەو ڕاهێنەرە دوای سەرخستنی یانەکەی بۆ ڕێزی یانە نایابەکان لە کۆی سێ یاری دوو سەرکەوتن و بەرامبەربوونێکی بەدەست هێنا و دهۆک لە مانجی ئۆکتۆبەر پێشەنجی خولەکەی گرت بۆ دەست. ڕاستی ئەوە شتێکی زۆر جوانە چونکو ئەف شتانە لە هەموو خۆلی جیهان خاص خۆلی ئینگلیزی ئەم شتانەکەن یعنی ئەبەژی بیتە پاڵدەرێکیان پشتێک بۆ یاریکەرە بۆ ڕاهێنەرە کو پتر خۆماندی بکەن پتر خۆ پاستینن دابشن بنە خوددانی وێ خەلاتی و ئەس وەک ڕاهێنەری یانە دوک ئەز شانازیە وێ خەلاتی کەم پڕاستی و دی پتر خۆماندی کەم کو مانگێکی دی و ئێکی دیترژی هەر ئەز بمە خوددانی خاوەنی خەلاتی کەناڵەوەی. سەلام عەزیزیش بە تۆمارکردنی ئەو گۆڵی بەرامبەر گازی باکوور خەڵاتی جوانترین گۆڵی مانجی ڕابردووی خولەکەی بەدەستهێنا کە لە کەرکووک بەرگریکارەکەی شێروانە گۆڵێکی ناوازە و سرنجڕاکێشی کرد و پێش دەستپێکی یاریەکەشیان بەرامبەر دهۆک کوڕە کەلاریەکە لەلایەن ڕاهێنەرەکەیەوە خەڵات کرا. دەستخۆشی لە کەناڵ 24 شەکەم دیارەمە خەڵاتێکە هاانی یاریزانەدا کە جودێکی زیاتر بکات لە یاریگاتا ینی ئەمە کارێکە کات ینی شتێکی جوانتر بە خولی کورسانە بەخشی تاکە کەناڵێک ینی ئەوەی گرنگی زۆری بە خولی کورساندا بێ کەناڵ 24 ساڵانی پێشش بۆ شێو بینیمان ینی پێگاتەی هەفتانەی دیارەکە پێگاتەی مانگی دیارێک ئەمە شتێکی جوان بوو ینی شتێکی کرد کە یاریزان زیاتر خۆی ماندوو بکە بۆی لەو پێکاتە بێ دەستخۆشییان لێکەم و هیوای بەردەوام بوونیان بۆ خواست. کوردستان 24 مانگانە باشترینەکانی خولی نایابی کوردستان دەستنیشان دەکا و خەڵاتیان دەکا.